پرۆژەی یاسای بودجە لە هەفتەی داهاتووتێتە ئەنجومەنی وەزیران. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەست بەکاربوونیەوە تاکو ئێستا بانگەشەی ئامادەکردن و ناردنی پرۆژە یاسای بودجە دەکات بۆ پەرلەمان. وەکو حکوومەت تەبعاً داوامان کردووە و کارمان کردووە لەگەڵ وەزارەتی دارایی. ئێستا کە نزیکەی 8 مانگی ساڵ تێپەڕیوە ناردنی بودجە بۆ پەرلەمان هیچ سوودێکی نییە. بە پێچەوانەوە کاتی ناردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی داهاتووە بۆ پەرلەمان جگە لە پرۆژە یاسای بودجە ژمێرەی کۆتاییش کە دەبێت لە سەرەتای مانجی داهاتووە ڕەوانەی پەرلەمان بکرێت، بەڵام تاکو ئێستا دیار نییە ئاخۆ دەنێردرێت یاخود نا. حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجە نانێرێتە پەرلەمانی کوردستان. ئەندامێکی پەرلەمانی کوردستانی ژەڵێت بەهۆی نەبوونی پرۆژە یاسای بودجەوە حکوومەتی هەرێم بە ئارەزووی خۆی داهات خەرج دەکات. حکوومەتی هەرێمی کوردستان چونکە یاسای بودجە نیە بە کەیفی خۆی داهات بە کەیفی خۆی سەرف دەکات، بە کەیفی خۆی بۆ باخەڵی دوو حیزبی دەسەڵات دەیبە، حیزبەکانی دەسەڵاتی پێدەوڵەمەند دەکات، بەرپرسی حیزبی پێدەوڵەمەند دەکات کە پرۆژە یاسای بودجە هەبێ ئێمە دەزانین داهاتمان چەندە و دەزانین لە چی سەرف دەکرێت کە ئەوە هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بەو ڕەهاییە بەنا شەفافی داهات بزرکە بڵێ هەر ئەوەندەم لە بەردەستە ناتوانم موچە بدەم. ئەندامێکی دیکەی پەرلەمانی کوردستانیش دەڵێت ماوەی 8 ساڵ زیاترە نە پرۆژە یاسای بودجە هەیە نە ژمێرەی کۆتایی زۆر هەوڵدراوە لەم ساڵدا یان پرۆژە یاساکە یاخود ژمێرەی کۆتایی بۆ پەرلەمان بنێردرێت. چەند جارێکیش حکوومەت بەڵێنی داوە بەڵام بەڵێنەکەی نەبردۆتە سەر. بەداخەوە ماوەی 8 ساڵ زیاترە پرۆژە یاسای بودجە لە هەرێمی کوردستاندانە نەکرد پرۆژە یاسای بودجە ژمێرەی کۆتاییش نییە کە حکوومەت چی خەرجەکە لە ماوەی ئەو ساڵدا بۆی بخاتە بەردەمی پەرلەمانی کوردستان بە تایبەتی لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە دەبوایە هەموو ساڵێ ژمێرەی کۆتایی یاخود حیساباتی ختامی لە مانجی نیساندا پێشکەش بە پەرلەمان بکرێت. نە ژمێرەی کۆتایی هەیە نە پرۆژە یاسای بودجەش هەیە بەرەو کۆتایی مانجی هەشتیش دەچین تا ئێستاکە ئەو بابەتە نیە کەواتە چاوەڕوانی ئەوە ناکەین ئەم ساڵیش پرۆژە یاسای بودجە هەبێ بۆ یەکێکە لە گرفتەکان. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە زیاتر لە نیوەی تەمەنی تێپەڕیوە بە بەڵێنی چاکسازی و شەفافیەتەوە دەستی پێکرد، بەڵام نەبەرهەمی چاکسازی دیارە و نەتا ئێستا پرۆژە یاسایەکی بودجەی ئامادە کردووە کە هۆکارێکی گرینگە بۆ بەرپاکردنی شەفافیەت، بەڵکو درێژە پێدەری کابینەکانی پێشخۆیەتی کە لە گەندەڵی نوڕۆ بووە و ژیانێکی سەختیان بۆ خەڵک و خۆش گوزەرانیان بۆ خۆیان دروست کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.